برادران ئێستا لە لایڤینە باسی من منسوور بڵباسم لە تێک پلسەوە خۆم بە خۆشحاڵ دەزانم ئەوڕۆ لەگە کاکیوا و کاک سعدینە لایڤەچین باسی نوێترین گۆڕانکاریەکان دەکەین کە دوێنێ لە کۆنگرەکەی ئەپل باس کرا بە تایبەت لە زنجیرەی ئایفۆنی 14 و 14 پرۆ 14 پرۆ ماکس هیوادارین برادرانیش بە کۆمنت لەگەڵمان بن بەس دارە بە خەڵک داخلی لایڤەکە بی و یەکسەر دەست پێ نەکەین باشە چونکە کەس لە لایڤەکە نییە هیوەجان تا دەگات بەگەشت برادران تۆزە کاتی دەوێت جاگەر خەتەکەم خام نەی باسم شێری گروپیکەم نەکرێت هیواجان کرایەوە ئەم شێری گروپی دەکەم باشە کاکەوە شێری گروپیشم کرد ئەگە برادرانیش لەگەڵمان بن ئەوانش بە کۆمنت بەشدار بن خراپ نابیەوە بەخێر بێن برادران بەخێر بێن سەر و سەرچاو لە باشەیری پرۆفایلی خۆشم بکەم خوا خەڵکات تێناوێت لەکەم من دیار نییە هیچ خەتەکە زۆرەتو نییە خۆچی کاگوسا من شەیدی کە هەرە چوو دەهات دەگە وەڵای کارەبام دەبڕۆی دەبژێتەوە وەڵای وەزعی باش نەبوو دوێنێشەیە با ئەوەی بکەینە و پەیجە خەڵکات تێناوێ کاکۆڤانی شات بەخێر بێ کاک کۆڤانی بەڕێز کاک دانیار کاکە سعدیشمان لەگەڵ لە سعد جان چۆن تۆ بچێ لایڤەکە کامێرەت نامێنی ئاگدار بە بزانم نەچی باشترە ئێستا ئەوە کامێرەت هاتەوە تایبەتمەندی پێکشەری تێدا نییە کاک سەعادەوەی تو ئێستا وێم تێدا ئەوەی لەک نەخۆم کردیتەوە مانی دوو پەڕێکرایەوە لە ناو شاشە دیوەی تو تێتی بەڵام دەبستمە بەرە ئەوەسێ ڤیدیۆکە ئەوەسێ نانا هەر بتوانانی فەیسبووکەکە لەک نەخۆت بکەیتەوە سەیدش لەگەڵمانە هەرتێکت دا لێگەڕێ برا لێگەڕێ لایڤەکەمان شێرکەن بۆ ئەوەی زۆرترین کەس بیبینێت بۆ ئەوەی بچینە نێو باسەکەمان لەسەر ئەگە سەیدە لایڤێ با لینکەکەم بۆ بنێرید لینکەکەی لینکیە و لایڤم با لۆ بنێرید ئەگە سەیدە لایڤە ئێستا گوێی لێ دەبی و لینکەکەت بۆ دەنێری زاگەر مامە دەست پێ بکەن و زۆر درێژەی نەشێشید برا دەست پێکەن با برادرانیش بێزار نەبن لە لایڤەکە کاکیوا وەک دەزانی دوێنێ کۆنگرەی ساڵانەی ئەپل بوو بۆ ڕاگەیاندنی نوێترین زنجیرەکانی ئایفۆن بە تایبەت ئایفۆنی 14 پرۆ 14 پرۆ ماکس ئەوەی سەرنجڕاکێش بوو ئەوەی گۆڕانکاری بوو و ئەوەی نەشکرا بوو پێویست بوو بکرێت چییە ئەگەر لەگەڵمان بی و پێمان بڵێ سوپاس دەکەین وەگەم لەت ناسان بسم الله والصلاة والسلام على رسول الله شێوی تربینیمان کۆنگرەی ئەپل بوو تێیدا زۆرترین بەرهەمی خۆی نمایش کرد هەر مامازەخ لەسەر مۆبایلەکان بکەینەوە کە چوار مۆبایل بوو هەرێکەمیان ڕادەست پێ بکەین
هەر گرنگترین ئەوانەی کە گۆڕانکاری کرابوو بەرابەر بەنەوەی خۆی ئەوان دەخینە ڕوو لا چوار آیفۆن 4 و دەست پێ بکەین آیفۆن 4 شاشەکە 6.1 ئینچ بۆ بەرابەر هەر بامانی ساڵی پار ئەو تێدا گۆڕانکاری کرابی نەختە گۆڕانکاری کرابوو لە ڕۆژناکەیدا و پاشان جا نەختە گۆڕانکاری کرابوو لە کامێرای سەرەکی و کامێرای گۆشەفراوانەکە و بشبێنەوە سەر سێفەکەشی بە هەمان شێوە ئەوە گۆڕانکارەکان و ئەوەی تریشان کە کرابی دیزاینەکەی هەر وەکو خۆی بوو پاشانیش کە لەیان بڵم ئەم ساڵ کە لی تێبینی بووە لەلایمیش سەیر و کە هەمان چیپسێتی ساڵی ڕابردی بەکار بردوێتەوە کە ئەوش ئەپڵ بایۆنێک ئەی 15 بوو بەڵام ئەوەی کە جیاواز بێت لە چاو آیفۆن 13 پرۆ و 13 پرۆ ماکس بێت بە زنجیرەکە بەکاملی ئەوە بوو کە چوار کۆڕی لە جی پی یو هەیە بەڵام لە آیفۆن 14 آیفۆن 14 پلاس پێنج کۆڕی لە خۆی دیتوە کاک ساعدە توش آیفۆن 14 پلاس ما بخڕن والله تاكيوا ايفون 14 بلس گۆڕانکاریەکان یعنی لە 14 پلس ئەوانە بەرسۆنین کە ماوەیەکی زۆر باسییان کەین بەڵام هەر گۆڕانکاریەکان هەروان ناگرێتەوە کە تۆ باسی کرد کەمە شیپەکەی بەهێزتر کراوەوە کامێراکەیشیان کەمێ باشتر کراوە لە کامێرای سەرەکی بە تایبەتی لە دۆ فیشە و زیاتر لە هەر چوار مۆبایلەکەی زنجیرەی آیفۆن 14 زیاتر سەرش کراوەتە سەر دۆ فیشە و هەرێکە لە کامێراکان دوو ئەوانە سێ ئەوانە زیاتر باش کراوە لە ئیتر لە آیفۆن 14 پلس گۆڕانکاریەکان هەروانن زۆر نین بەڕای من ئەوەی من تێبینیم لە 14 پلس هەمان پرۆسەری 13 پرۆ ماکسی بەکارینەوە بەڵام لە ڕووی گرافیکەوە ئاستی بەرز کراوە بەڵێ باسم لێەوە کرد کاگە مەسڵ باسم لێەوە کرد لە کامێرەشدا چاکاری تێدا کراوە شتێکە دریکشکە بۆ باسی لێ بکەم ئەم ساڵەوە بوو کە چاوەڕێ کە پێنج مۆبایل بێت کە جیالەوەی کە آیفۆن 14 پلس بوو آیفۆن 14 مینی بەڵام ناخ و نازانین ئێستا نمایشنێک لە داهاتوان نمایش دەکەن بەڵام بەڕای من نمایشی ناکات کە ساڵی پار آیفۆن 13 مینی بوو دو ساڵەمە بۆ آیفۆن 12 مینی بوو کە شاشەکەی هەڵەرە بە 5.6 ئینچ بوو دیارە بازارێکی و توی لە خۆی نەخستۆتەوە کە بڵێن بازارێکی باشی هەیە دوێ شاشەکەی لۆز کردوێتەوە کردێتی بە هەمان شاشەی آیفۆن 14 پرۆ ماکس کاکیوە بەڕای من ئیشێکی زۆر باشیان کرد کە بێرشنی میان نەهێڵا لە بردوو هۆکار یەکەمیان ئەوانەی من بزانم ڕێژێک پۆشی هەر باش نەبوو ڕێژێک پۆشی باش نەبوو زۆر لەسەر ڤێرژنەکانی تریا لە ڕووی ئاسیشەوە باش نەبوو یعنی بەستە لە ڕووی باتریەوە آیفۆن 13 مینی یەکێ بوو بە خراپترین مۆبایلەکان کە تا ئێستا دروستی کردبووە لە ڕووی کامێرە و ڕوونەوە ئەوانەشەوە هەر ئاستی باش نەبوو ڕاستە ڕاحەتمان کە بڵێن بەو نرخەی دەدا ئەپڵ هەر لە خۆی بردێتەوە کە بڵێن مواصفاتی زۆر پێشکەش ناکات لە مۆبایلانە کە شاشیان بڵم نزمە و زۆر ئۆتۆنی لە بازار کاک مەسوورەگەر بچێ سەر تەوەری داهاتوو تەوەری داهاتوومان وەلایە من باسە گرنگەکە لەسەر 14 پرۆ 14 پرۆ ماکسیە ئیدی گرنگترین ئەو خاڵانە باس بکەن کە لە تایبەتمەندەکانی ئەم دوو مۆبایلە هەنا و باشترین تایبەتمەندەکان کە زیاد کران و جێگەی باخن و هەروە چماوە دەبات زیادی بکردەوە و جا لە نێوان خۆت و کە ساعت دابەشی بکەن یان یەکتان باسکەن یان یەکتان خراپەکەی باسکەن ڕفعکەم کاک ساعت با کەپسی لێدا کاک ساعت ئەگەر هەر پێم خۆشە لە تۆڕە دەست پێ بکەین زەوهەریەکەیان علی بڵم بەنسبەت ئەمەوە باس دەکەین لە دیزاینەکە ڕادەست پێ بکەن دراو سەرنج خۆت پێم بڵێ لەسەر دیزاینەکەی دەباتی کرد با دەباتی نەکردبە دارا من ئەم ساڵ گەورەترین گۆڕانکاری کردووە لە دیزاینە ینی هەرچەند ئەوە دوو ساڵە گۆڕانکاریەکان باشن مەسەلەن لە نێوان 11 و آیفۆن 2 و آیفۆن 12 قەباری نەوشەکە ڕووخۆی بوو بەڵام لە آیفۆن 13 پشتری کردەوە لە آیفۆن 14 پرۆ و 14 پرۆ ماکس نەوشەکەی هەر نەهێشتەوە گۆڕانکاریێکی زۆر باش بوو هەرچەندە بەڕای من نەبووە پێشتر بکرێ بەڵام ئێستا کە کراوە بە شێوەیە کردوێتی کە کەس گلەی ناکات ولا ڕووی دواوەیش ڕووی پشتەوەی مۆبایلەکە بەڕای من کەمێک گۆڕانکاری هەبووە هەر خۆش بوو بەڵام تاکە گۆڕانکاری ئەوەیە کە کامێرەکانی کەمێک گەورە کردووە یەک شت بڵێم ڕاستە گۆڕانکاری لە بەشی پشتەوەی مۆبایلەکە نەکراوە بەڵام ئەو دیزاینی ئەپڵ صفەتێکی ئەوی شەوەیە کۆن ناگە ینی مەسەلەن ئەوە نزیکەی 4 ساڵە لەسەر هەمان دیزاینەڕە وەکو بەشی پشتەوەی مۆبایلەکەی بەڵام دیزاینەکە دیزاینێکی
ئایکۆنیکە بۆ مۆبایلی ئەپل ینی ئەپل بەوە ناسرێتەوە ئەوە دیزانەکە کۆنیش نابێ ینی خەڵک لێ بەزار نەبووە تا ئێستا قسەکان هەلەزێ خۆ تەواوەن وشی گوتی پڕ بە پێستی بوون ڕاو سەرنجیمیش لە سەرم دیزاینەوە بوو وەک هەر هەمان خۆت فەرمووت دیزاینێکی ئایکۆنیک و کلاسیکێت مەبەت بۆ ئاپڵە پێویست ناکات بیگۆڕن ینی بنمونە چی لێ بکات ینی بیکات بەچێکە ئەندرویدەکان هەموو شێوازەکان تاق پیلۆتەوە بە ئاپڵ هەلە سەر کەکەی خۆی دەڕوا دەڵێەوە بێنەتن لەوەی چۆن دەڵێن ناڵێن لەسەر دیزاینەکە ئاوەر لی دەخۆین و تەواو ئەو شەبارەت سەبارەت بە دیزاینەکە کەمیش وەگە باسی لێوە کرد هەمان بۆ چوونیتون هەیە باسی دوو هەممان کە بچینە سەری ئەویش بڵێم ڕەنگەکانیتی و شێواز و شکلەکەشمان هەر باسی لێوە کرد لە پاش ڕەنگەکانی بچینە سەر باسی کە ڕوومای 14 پرۆ ماکس فەرموو لەسەر ڕێگەکانی ئەپڵ باشەکەی ئەو سیاسەتەیەم زۆر پێ باشەکە هەموو ساڵ لەلایەنی کەم ڕەنگێک بۆ دوو ڕەنگی جیاواز زیاد دەکەم مۆبایلەکە بەڕاستی ڕێگەکانیشی زۆر جێژانن یعنی کەس نییە رەخنیان لە بگرێت مەسەلەن ساڵی پارێوشینە کە زیادی کرد زۆر جان بوو زۆربەی خەڵکە ئایفۆن 13 کڕیوە زنجیری ئایفۆن 13 هەر ئەو ڕەنگە شینەی کڕیوە ئەم ساڵ ڕەنگێکی مەوری زیاد کردووە کە بەڕای زۆر جێژانن ماش زیاد کراوێکم هەبی لەسەر ڕەنگەکان کاکیوە ئایفۆن هەموو شەرکی ئەپڵ دەتوانین بڵین هەموو ساڵێ یەک ڕنگ زیاد دەکات ئەو چەند ساڵانی ئاخری یەک ڕەنگی زیاد دەکات ڕەنگەکانی تر وەکو 13 پرۆماکس دەبیانی ینی بۆی خەڵک زیاتر تەرکیزی لەسەر یەک ڕنگ بی مەسەلەن ساڵ بەس مۆرەکەی داناوە بۆ سیاسەتێکی پوڵ و اینجا دوای 3-4 مانگ ڕەنگێکی تر وەکو پارساڵ کە ڕەنگی سەوزی لە کۆتایی ساڵ ڕاگەیاند ینی لە کۆتاییەکان پاش 4-5 مانگ ڕایگەیاند وە دەکانیە لە ماوەی ساڵێک دوو ڕەنگی جیاواز لە ئایفۆنەکە بەردەست دەخا بۆی خەڵک سەرنجی خەڵک بۆ لای خۆی ڕابچێشێت کە ئەمەش زیرە چێکە لێرە ئەپڵ دەیکات وە دەکات کە خەڵک شتێکی نوێ تاقی بکاتەوە بڵێ ڕەنگەکە جیاوازە شتێکی جیاوازی پێبێت لە نەوەکانی پێشخۆی ڕەنگە مۆرەکەی ئەم لێ ڕەنگە مۆری نازانم چ ڕەنگەکی لێ بنم کاڵە تۆغە بارخە بەڵام ڕەنگەکی زۆر زۆر جوانە بڵم لە نزیکەوە وێنەی زیندوین بینی شتێکی تەواوە بەڵام بەڕای من کە بەڵام بە خودی خۆمبی موبایل زۆرتر ڕەنگ لە خۆی بگرێت یعنی درەوشانەوەی هەبی لێ بەشی دواوە کە بۆ بەڕای بەلایەن منەوە و پێشبینی خۆمش لە ئێستاوە بڵم ئەگەر ئەم لای ببینێ و پۆستەش ببینێ ساڵی داهاتوو لە ئایفۆن 15 ڕەنگی پرتەقاڵی زیاد دەکات کە هەموو ڕەنگەشی زیاد پرتەقالەکەی زیاد دەکات ئایا کاڵبی یاخود تۆخەکەیبی پرتەقال زیاد دەکات کاسادەوەش بۆتای پێێنە سەر بارەت بڵێن پرتەقاڵی پێشتر بزەم لە ئایفۆن ئێسی زیادی کردووە ئایفۆن ئێسی ئاز بەرزەکەی ئەوەی زۆر زەی سەرنجرا خەکات پرۆ ماکس بۆ بڵێ چینە سەر تۆ پێشتر نامازم پێدا بچینە سەر ڕوونما لە ڕوونمادا چ شتێکت تێبینی کرد کە بڵێم بە گۆڕانکارێکی گەورەی دادەنی فەرموو ڕوونماکەی ئەو قسە لەسەر نییە ڕوونمای ئەپڵ هەموو ساڵە ئەگەر باشترین مشابهەتێکە کە لە باشترین ڕوونماکان و هەرچەنە خۆی دروستی ناکات زۆربەی زۆری لەلایەن سامسۆنگەوە بۆ دروستەکەیان کۆمپانیاکانی وەکو LG وانە بەڵام ڕوونماکەش لەسەر داوای خۆی دروستەکە یعنی ئەوە نییە کە سامسۆنگ بە هەوەسی خۆی ڕوونماکە بخاتە بەردەستی ئەپڵ هەموو داواکارەکانی خۆی خاتە بەردەم کۆمپانیاکانی دروستکەری ڕوونما و ئەوانیش بە پێی توانای خۆیان دروستەکەن پاشانە و ئۆپتیمایزانەی کە ئەپڵیکات ڕوونمایەکی زۆر زۆر نایبی لە دەرەچێوە ئەم ساڵ گۆڕانکاریە بەرچاوکە کە پێشتر باسمان کرد ئەوە بۆ نۆسەکە بوو نۆسەکەی لابرجۆ کردوێتی بە ڕەشێنە و ئەو ڕەشێنەیە شتێک بڵێم لەسەری پێشتر ڕەخنەی زۆر زۆر لێگیرە ینی کە دیزایانی وێنەی دزە پێکراوی مۆبایلەکە بڵاو بێ لە تۆڕ کۆمەڵایەتەکان ڕەخنیان زۆر لێگرت بەڵام بەڕاستی ئەپڵ دوێنێ کارێکی کرد بەو هەموو ئەنیمێشنە ناوازە و بەو تایبەتمەندیانی کە بەخشوێتی بە نۆسەکە کارێکی کرد کە کەس گلەی نەکاوە کەس قسەی لەسەر ئەوە نەمێنێ جوانە بڵێ
ئەمیش وڕاو چەرنجی زۆر جوان بوو کاکە مەشت ڕاوست تێبینەکەمان زۆر ینی لێک نزیکە وەکو کەسی دوو کەس شارەزاف لەنگ بەزە هەرتێکە کاتەوە بەڵام لێ دێک شتێک ناکەن داخلی باس دەکەین نەوەلارێستا بڵێن لە ڕابۆچونمان لەسەر سامسونگ شتێک ناکات وەڵام مەشکە هەموو یەک ئەوەین یەک فێڕی باسی ئەوە بکەم کە بڵێم گۆڕانکاری تێدا کردیا کە ینی بەڕاستی زەی سەرسامی بوو ئەویش کە ئەم ساڵ بڵێم مانگی دوو سامسۆنگ جوست ئۆلترا ڕۆشنایی بەرزترین ڕۆشنایی ڕاگەیاند کە 1750 بوو کۆمپانیا ڤیڤۆ پێشتر ڕاگەیاند کە 1500 تا 1600 دەڕوا کۆمپانیا ڤیڤۆ زنجیری ئێکسەکان بەڵام ئەپڵ هەستا بە کە ئەوەی خستە بوو لە ڕووناکی دەرەوە لە بەرخۆردا دەگاتە 2000 کە زۆرترین ڕێژێت تاوەکو ئێستا وەلا بەکارانی ئاسانیش دەبڵێم ئاوتدۆرە باسمەڵە کرد این دۆرەکانیش هەتاوەکو 1600 نیتیز دەڕەوە کە ڕێژێکی زۆر باشە و بەڕامی پاتێکی ساشی دەوێت خۆ بۆ شێوەی نیە بەڵام زۆرترین پۆستەکە باکەنێ دانویستدا ئەپڵی ببنەوە لەسەر ڕۆشنایی ڕوونماکەی بەڵام سا تۆڵی کردیتەوە ئەوەی تریشان کاک ساداگەر لۆمان باسیەوەی بکەی وەشانی دووهەمی LTPO بەکار بردووە وەشانی یەکەمی LTPO ئەوە زۆر نابوو کە لێک هێتە زەداسەوە بیسەتە ڕوونماکە ڕێکەکە و بەڵام جیاوازەکەی چیە لەگەڵ وەشانی دووەمە جیاوازەکەی ئەوەیە کە وەشانی دووەمەکە دەقیقترە بە ئینگلیزی پێڵێن ئاکیورەت ینی زیاتر دقیقە لە ڕێکخستنی خێرایی ڕوونماکە ئەوە شواکە کە وەزەیەکی کەمتری باتری بە فیرۆ بچێت و شتێکیش بڵێم لەسەر زیادکردنی تایبەتمەندی ئۆن نۆیس ئۆن دیسپلەی ئەپڵ تامان هەتا ئێستا تاقی نەکراوەتەوە خۆ چونکە مۆبایلەکە 24 ساعتە بێن مەشکراوە بەڵام ئەپڵەڵە کە ئەو تایبەتمەندیە ئێمە ڕێک لە کاتی خۆیان زیادمان کردووە بۆچی ئەم قسەیەکە لەبەر ئەوەی ئەڵێ ئەگەر ئەو تایبەتمەندیە بە بەردەوامی ئیشیش بکە هەر کاریگەری نابێت لەسەر باتری مۆبایلەکە زابۆ شێوەش بیکە ئەمەدی دەرمان کرد کاک مەسوور ژەوی خستەڕ و کە بەشێک لە ڕوونماکەدا ڕۆشنایی نزم دەبێت جا نازانە خۆ وەزم دیسپلەیەکەی بە شێوەکەم هەوەشی ئەمەجت پێداتا نەگاتە دەستمان باسی زیاتر لێوە ناکەین LTPO وەشانی دووەمەکەشی کە زۆرترین ڕستێشمان بۆی کردووە کە چیپسێتەکەی لە خۆی بێ 1 هێرتز تاوەکو 120 هێرتزە کە ئەمەش باشینە بەڵام ئەپڵ خۆ لەوەی لێ بردوتەوە کە بڵێن بۆ بەشی باتری چۆنایی وزە سەرک دەکات ئەمە باسی ڕوونماکە بوو باسی قەبارەمان کرد باسی هەموو گۆڕانکارەکانمان کرد لە بەشی ڕوونمادا بزینە سەر بەشی چیپسێتە نوێیەکەی کە ئەپڵ بایۆنیک A16 کاکیوا پێشەوەی بچنە سەرەوە بەشە ئەوەی من تێبینیم کرد لە بەشی ڕوونماکە تەنانەت پەنجە لەسەر نۆشەکەش ئیش دەکات ینی کار دەکات ینی ئەپڵ لێرەش دیسان زیرەکەی چێکی بەکاری ناوەکە هەموو کۆمنتەکانی لەسەر ئەو نۆچە لابرتەوە ئەوەی لە خەڵک کرد نۆچی لەبیر بچێتەوە ینی شتێکی زۆر جوانی کردووە ئەو UI لە تێکەڵ کردووە لەگەڵ نۆچەکەی بەڕاستی شتێکی تایبەتە ئەموو سات هەراتو لەبی دەکەن بەڵێ باشەکان هەربیر نامێت دەگەدای ئەفۆماگەکە فەرموو داسیڵەشم پێ بەسێک کۆمنتی بچووکما پێویستم بڵێم کارێکی کرد کە خەڵک وای لە خەڵک کرد کە ئایفۆنەکانیان بگۆڕن بەڕاست سایەکی ئایفۆن 12 بێت تا یەکێک ئایفۆن 13 بێ هەر زۆر ئارەزووی لەوە هەیە کە ئایفۆنەکەی بکاتە 14 و 14 پرۆ ماکس والله من لشيء كده بلم هتانيجي يعني وندنا ما مواتيا نقبل بفعل جواز ذاك بشان تدنا موننا ما توركاقي وات تيغورت كان بيش قسم سيركل بيش تيار على قلت ما تيغور يا تسيب كان بيغور نيغور كاكا جانك على لسه ده برو ماكس زي خود بيزنا كاو برد باري لو خر كلي بي بدي مرحبا من الاخر بس تيشك بخانه سر نيتكشي زور برزه يعني 2000 نيتاكو يستابزانم هيز موبايلك بو نيتا بروز نكره بەڵێ کاک مەسوور بە ئاماژەمان پێدا بەڵێ ئاماژەمان پێدا ئەو نیتە زۆر ینی زۆرە بەڕاستی ئەپڵش دیسان لەوە دەست پێشخەری کردووە ناڵم هەموو گلەیەکانی بنەبڕ کرد کامون و کاکساد و کاک مەسوور لە کۆتایەکەیدا ڕاوی خۆمان دەڵێن کە ئاخۆ 13 پرۆ ماکسەکە داخۆ 13 پرۆ کرد بکرد بە زنجیری نوێ یاخودنا کاکدانیار کۆمنتێکی نووسیوە دەڵێ وای لێ کردین بڵێن توخوا نۆچەکە لامە بە بەڵێ کشێتی کەش کۆمنتەکەم بینە بەڵێ دەست خۆش بێ تەوەری دواتر کاک مەسوورەگە توش هەندێک ئاماژەم پێدا لەسەر چیپسێتەکەی بوو هەندێک گۆڕە ڕوونکردنەوەمان بودی لەسەر چیپسێتەکەی فەرموو وەڵی لە ڕووی چیپسێتەکەەوە من یەک شتم تێبینی کرد لە کۆنگرەکەی دوێنێ ینی ئەپڵ هاتووە
چیپسێتی ساڵی 2019 هیناوە دەڵێ تا ئێستا هیچ چیپسێتێکی ئەندروید ناگاتەوە چیپسێتی ساڵی 2019 بەڵێ بەڵێ نووسێتی کە سەداچ لە زۆربەی ئامێرەکانی ئێستا بەخێرات ڕاستەکە ینی ئەو قسەی ئەپل هیچ شتێکی نێشتەوە ینی پێی گوتی کە چیپسێتەکانی سەر ئەندروید 2 ساڵ لە پاشەوەی لە ئەپڵن 3 ساڵ لە پاشەوەی ئەپڵن تۆ هاتوێت تعداد دەکات بە چیپسێتێک کە لە ساڵی 2019 دروستی کردو تا ئێستا خێراترینە لاچ کابراگوتی پێکرێ ئەرێ وەڵایە لە ڕووی چیپسێتەکەەوەش کە بینیمان کۆمەڵک تایبەتمەندی و 5G و 4 نانۆمەتر و ئەو هەموو کردارەی کە ئەنجامی دەدات بەڕاستی نایابە ینی نازانم چی بڵێم هیچی نێشتەوە لە چیپسێتیش باوەڕکەم ئەپل بەو دوایانە هەتا لە کۆمپیوتەریش تەنیا پشتی بەخۆی بەست کە پرۆسەرەکانی زنجیرەی ئێمی دروست کرد و وای کرد کە پێویستی بۆ نمونە باش کۆمپانی ئینتل نمێنێت کە ئەمەش لێرەدا دەست پێشخەرەکەی ئەپل ینی دەتوانین بینینە بەرچاوکە شۆڕشێکی بەرپا کرد لە دروستکردنی چیپسێتدا. بەڵێ بەڵێ کاکسات سەرنجی خۆتمان پێ بڵێ باش باتر لێوەرگرمەوە. ئەمە قسەیەکی دووبارە ینی هەموو ساڵە هەرە بێ بڵێن ئەپل باشترین چیپسێتی دروست کردەوە قسەیەکی دووبارە چونکە هەموو ساڵە هەر خاوەنی باشترین چیپسێتە ینی ئەو چیپسێتی ئێستا هەیەی من بەشت مەسەڵەن بۆ ئایفۆن 14 پلس من بەشتێکی خراپی نازانم کە چیپسێتی ساڵی پاتی بەکارهێناوە چونکە حتا ئێستاش هەر باشترین چیپسێتە مەگەر سنابدراگۆن 8 جێن 2 بتوانم ناحەسێ بکەم. ئەو تێبینە گرنگانەی کەمش هەتیم لەسەر چیپسێتە هەندێک شت دەڵێن پێم خۆشە زۆرتری کە گوێ لێبیت ئەم چیپسێتە لە چاو هەموو چیپسێتەکانی ترکە بەستاداگۆن و بەکیرن بە هەرچیدەوە فریکوێنسیەکەی بەرز دەبێتەوە تاکو 3.6 گیگاهرتز کە زۆرترین ڕێژێت تاکوستانی تا ئێستا شتیوان نەبووە کە 6 کۆڕیشە زۆر زۆزەی سەرنجاوە مەنوفاکچەرەکەی RMV85A کە بە نوێترین نەوەی و زیرەکانەترین نوێ و کە ترانزیستەری زۆرترین ڕێژ لە خۆ دەگرێت ئەمە زۆر بەڵاوە زەی سەرنج بوو و GPU کەش هەر 5 کۆڕەکەی و جۆری ڕامەکەشی LPDDR5 و هەر هەندەی لەبارەوە وترا و ئەپل ئاماژەی پێداوە بەشی دواترمان مەبزانام کاکمە سروش ڕاوسەرنج خۆی لەسەر سێتەکەی بچینە سەر ئەو دۆخانەی کە زیادی کردووە لەمنەوەی و لە بەراوردنەوەی پێشخۆی کە ئەویش دۆخی لە ناکا و ئیمێرجنسی سۆز بوو کە پەیوەست بوون بە سەتەلایت و ماگە دەستکردەکانەوە بڵێ ڕای خۆت بڵێ کاکستان. بە شتێکی باش زانم ئەپڵ دەستپێشکاریەکە دایم لە بواری تەندروستیە بە تایبەتی لە ساعاتەکانیشە لایانی تەندروستەکەی زۆر باشە مەسەلەن چیرۆکمان زۆر گوێ لێ بووە هەتا ئێستا کە چەندین کەس تووشی ڕووداوی نەخوازراو بوون و بەهۆی ئەپڵ وۆچەکانیانەوە نەجاتیان بووە چونکە خۆی ئۆتۆماتیکیان ئەگەر بزانێت تووشی ڕوودا بوویت ئەتوانێت پەیوەندی بکە بە ئەمبولانسە و فریاکوتنەوە. ناو ساڵە و تایبەتمەندیان بۆ ئایفۆنیش زیاد کرد کە لە ناو سیارەیە بیت و خوانە خواستە ڕووداوێت بەسەرا بەڵام ئەتوانێت پەیوەندی بکە و فریاگوزاریەوە بەڵام ینی احتیاتی ئەوەش کراوە کە مۆبایلەکە هەڵە بکات چونکە ئەمە ڕۆبۆتەوە ئەگەریەوەی هەیە غەڵەت بکە یەکەم جار تقریبا 10 ثانیە پێش لەماوەی 10 ثانیە ئەتوانی کانسڵەکەیت پەیوەندیەکە کە ئیکا بە ئەمبولانسەوە هەر ئەنجا ئەگەر کانسڵ نەکەوت تەلەفۆنەکەیەکە. کاک مەنسوور ڕاچێ لەسەر ئەم دۆخە نوێیەکە لە کۆنگرەکەی هواویش ئاماژەم پێدا کە ئەمەی هواویش بە هەمان شێوەیە و دەشتوانی کە ئاڵۆگۆڕنامەش پێ پێدا بڵیش هەرمانی خستەوە فەرم لە لایڤەکەی هواویش ئاماژەم بۆیدا هواوی تۆزێک دەست پێش خەری کرد و زیرەکانە پێش ینی کۆنگرەکەی پێش خست بۆی بڵێن بەیانی بڵێن کە ئەم تایبەتمەندی ئەپڵ نوێیە دەڵێن نەخێت پێشتر هواوی بەکاری هێناوە سەبارەت بە یەکشت ئەوەی سەرنجم داوە کۆمپانیای ئەپڵ ئەوەندەی سەرنجی لەسەر کڕیارە ئەوەندەی سەرنجی لەسەر کەستەمەرە ئەوەندە سەرنجی لەسەر براندەکە نییە
بۆ نمونە زۆرترین دەست پێشخەریەکانی بواری تەندروستی و کڕیار ئەپڵ دەیکا وەک نمونە ئەو تایبەتمەندیە کە پێوەستبوونە بە سەتەلایتەوە دەتوانین ئاماژەی پێ بکەین کەم تایبەتمەندی جارە وەکو سەرەتا بەس لە وڵات لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و کەنەدا دەست بەکار دەبێت وەکو سەرەتا 2 ساڵش بە خۆڕایی 2 ساڵ بەڵێ پێدەچێت لەوانەیە پاش 2 ساڵ کۆمپانیا ئەپڵم تایبەتمەندی بکە بە پارە و بۆ وڵاتی تر زیاتر بەردەستی بکە ینی پارە پەرستە بەڵێ بۆ وڵات بۆ نمونە بێتە وڵاتانی ئەوروپا دواتر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام لەوانەیە ئەو کات تا دەگاتە ئێرە ئەم خزمەت گوزاریە بە دڵنیاییەوە دەبێت بە پارە بە خۆڕایی نامێنێتەوە چونکە تەنانەت ئەو سەتەلایتی کە ئەپڵ کاری پێدەکاتوانە لەوانەیە کۆمەڵێک پارەی تێچوو بێت مانگانە و ساڵانە بیداوە ئەمەش ناکرێت بە خۆڕایی تێچۆکی زۆری ئەمە تێچۆکی زۆری چونکە ئەبێت مانگی دەستکردی بە تایبەت بۆ ئەو بوارە مانگە دەستکردەکانی مەسەرەن ئەوانی بۆ بەستەکانی تر هەڵدراون و بەکارێن ناتوانەوەرە بەکاربێن ئەبێ لە ڕێی کۆمپانیەکانی وەکو ستارلینک و ئەو کۆمپانیانەوە کە تابەتن بۆ بوارە مانگە دەستکردەکان هەڵبدەن ئەویش کولفەیەکی زۆر زۆری تێش بێگومان دۆخێکی تریشی ڕاگەیان ئەگەر هەڵە نەبم ئەو دۆخە بووکە کراژمۆت بووکە توش ڕووداوی وەرگەڕان بینێ ئۆتۆمبیلیان ماژێکێکە لە دۆخە گرنگەکان ینی زۆر جار هەبووە کە ئۆتۆمبیلێک تووشی ڕووداوێکی هاتچۆ دەبێت کەس نێ فریای بکەوێت کە ئەم دۆخەی ئەپڵش دیسانەوە وەکو گوتم ئەوەندەی سەرنجی لەسەر کڕیارەکانیتی ئەوەندە سەرنجی لەسەر براندەکەی خۆینی ینی زۆرترین گرنگی ئەپڵی ئێستا بە کڕیارەکانیتی بەلایانی تەندروستی و بە لایانی خزمەتکردن بە فانەکانیتی یاخود بەکارهێنەرەکانیتی ئەمە سۆ پێش نەبرم ینی ئەوە تاکتیکێکی نوێی مارکتینگە ینی تاکتیکێکی نوێی بازاڕگەریە پۆتەنسیای بازاڕگەری ساڵە دوای ساڵ ئەگۆڕ ینی ئەو تاکتیکانی مەسەلەن 5 ساڵ پێش ئێستا کۆمپانیەکان بەکارێنێ نایسە ناتوان بەکاری بێرن لەسەر دەمی ئێستاە کۆمپانیەکان یعنی خەڵک بێزار بوون لەوەی کە کۆمپانیەکان وەسفی خۆیان بکەن بەڵکو زیاتر سەرنجە خەنە سەر کڕیاران و خزمەت گوزاریانەی کە بۆ کڕیار پەیدەست بێت ئەمە جگەلەوەی هاتووە مەسەلەن بۆ نمونە تایبەتمەندی ئۆلویز ئۆن دیسپلی پاش چەندی ساڵ لە مۆبایلەکانی ئەندرۆید هیناوە بەکاری هێناوە لەسەر ڕوونماکەی ئەوە دەکات زۆرترین کەسی کە ئەندرۆید بەکاربێنێت ڕێکلام بۆ ئەپڵ بکە بڵێ کاکەوە تایبەتمەندێکی مێ بردووە ینی ئەو تایبەتمەندی کە دووبارەشم بەکاری دێنێت دەنگدانەوەیکی گەورە و ڕکلامێکی گەورەی بۆ دەکرێت لە سوۆشال میدیادا کەزا پێباتەوە لە مارکتینگ زۆر زۆر زیرەکانیە دەستان خۆش بیت دەستان سا بچینە سەر خاڵێکی بڵێن کە ئەوەندە گەورەیە کور زۆر زەوهەرە ئەڵماسە ئەویش کامێراکانیەتی کە ئەو گۆڕانکارە گەورانی کە کریێتی براورد بنەوەی پێشخۆی هەر لە با لە خۆمەوە دەست پێ بکەین پاشان بێنەوە سەرنگۆ کە ئەوە دیدەنیم کردبوو لە بەشی کامێراکەی بەکارانی تەکنۆلۆژیای فۆتۆنیگی نەیژنە کە باشترکردنی ڕەنگەکانە بۆ بردن بەلای سروشتیدا و کە بەشی دواوەژماندا لەبینەکاندا هەر بۆ دیارە کە هایدەنەمیک ڕەنج ئاویشی زۆر زۆر بەرەو پێشەوە بردووە و جێگیرکردنی نەوەی دوونی جلەزینی ڕقەواڵەی OIS کە کۆمپانیای ئەپڵ بەناوی سنسەر شیفتەوە ناو دەباکردێتی بەنەوەی دوم کە زۆر زۆر باش کردو ئێمەش لە مارکتینگەکە بینیمان کە چۆن زۆر باشی پێشکەوتووە ئەویش کە سنسەرەکەی لەگەڵ لێنزەکەی دەجوڵات کە وا دەکات باشترین دەرزین پێشکەش بکات و لە زینەکەش نەهێڵێت کۆمپانیای ڤیڤۆ بە VIS ناو دەبات بەڵام ئەمن هەر ئەوەی ئەپڵم پێ بە نایابتوو پێ باشترە سەرەکیەکان 48 مێگاپیکسڵە بەڕای من هەستەوری سۆنی دەبێت کە ئەمەشی قستەرەوە کە 165 تەبارەی سنسەرەکەی گەورەترە لە 9 ساڵی ڕابردوو کاتن 16 پرۆ بوو بە تیرێکرانەوەی 1.78 بوو واقعبارەی پێکسلەکەشی لە 42 مێگاپیکسلی دەبێت بە 1.22 مایکرۆمتر کە بە ڕێژێکی زۆر بەرز و دڵخۆشیە کە دەشی کەیتەوە بە 12 مێگاپیکسل دەبێتە 2.44 مایکرۆمتر کە ڕێژەیەکی گەلەگەلک زۆرە کە بەراورد بە ساڵی ڕابردوو 1.9 مایکرۆمتر بوو کە ئەمەش داهێنانێکی گەورەیە بەس نازانین بە چ ڕەنگێک فیلتەرێکە کە ئەوەندەی دیدەنیم کردوی RGB بوو یاخود RYYB بوو بەڵام هەر RGB بوو شتێکی تریش کە سەرنجی ڕاکێشە ئەویش
کە هیچ شەریک کۆمپانیایەک تا ئێستاوەی نەکردووە لە 2x کە 2x دەکاتە دیجیتال زوومی دیجیتال ئەپڵ وای کردووە کە بە 2x بێت بە سۆفتوێر کە ڕێژێکی زۆر لە ڕقەواڵەکە وەربگرێت بتوانێت ڕسمی تەلەفۆتۆی 2x پێ بگرێت کە ئەمە بەدەهنامێکی زۆر گەورەی ناو دەبن کە ڕاستە 3x زۆرە بەڕامی لۆ پۆرترێت بەڵام پێێتی بە 2x و با بشتوانێت بە هاوینی سەرێکی ڕستم بگرێت کە بەبارەی پێکسلەکەش 1.22 مایکرۆمتر بێت کە ڕێژێکی زۆر بەژە و هیچ نۆیزێک لەسەر ڕوخسارمان یاخود پرسمان و بڕێنەوەکەشی زۆر باشتر دەبێت کاک سادەوە زۆرترینەوە بوو کە دیتێل بوو کە باسم کرد فەرموو وڵای زۆربەی زۆری تایبەتمەندەکان تۆ باسی کرد پێویست ناکەم من دوبارەکەمەوە بەڵام لە پێشتریش لە باسی 4 و 4 پلاسی شاوتم ئەپڵ زۆر سەرنجی خستۆ دەسەر نایت مۆد بۆ ئەم زنجیرەوە حتا تەنانەت پۆستەری ئیڤێنتەکە کە چەند ڕۆژێک بێت لە وڵایان کردەوە وێنەیەکی ئاسمان بوو ئەستێرە و ئەوانە دیار بوو نیشانە بوو بۆ ئەوەی کە سەرنجێکی زۆر زۆریان لەسەر نایت مۆدەوە لە کۆنگرەکەیشە بە تەواوی باسییان کرد کامێرەکان هەر سێ کامێرەکە هەرێکە و 2 ئەوەنە و 3 ئەوەنە تاوان بە قسەی خۆیان 2 ئەوەنە و 3 ئەوەنە لە زنجیرەی iPhone 11 باشترن بۆ نایت مۆد بەڵێ بەڵێ کاک مەسعود چ دۆخێکی زیاد کرد ینی دووسێ دۆخی زیاد کرد ئەومان بۆ بخەیتەوە وڵات دۆخەکانی کامێرەی ئەمن بەڕاستی من پۆرترێتی ئایفۆنم زۆر بەدڵە بەڕاستی ینی نازانم مەخکو خۆم لێ زۆر لێ مرتەحم و مۆبایل ئەندرۆیدەکانم زۆر بەکارهێناوە و ئێستش ئایفۆن بەکاردێنم و ئەندرۆیدش بەکاردێنم ئەگەر سەرنجتاندا بێت لە دیوی پشتەوە قەبارەی شوێنی کامێرەی گەورەتر کراوە کە ئەمەش لە هەر لە کۆنگرەکەش ئاماژەی پێداکە سنسەری کامێرەکانی زۆر گەورە کردووە کە ئەمە ژوا دەکا کە جوانترین وێنەی پێ بگیرێت و بەڕاستی من بەس پۆرترێت لەکە من تایبەتە بۆ خۆشم زۆر پۆرترێت بەکاردێنم کە لە کات وێنەگرتن زۆر پۆرترێت بەکاردێنم بەڵێ بەڵێ دوو دۆخی ڕوونەکانیان بەرز کردوێتەوە و ئاسیشی بەرە پێشتر بوو دەکەوش دۆخەکانی سینەماتیک بوون بەڵێ سینەماتیک پار بە شێوەی بێتا بەردەست بوو بەڵێ بەڵێ 1970 CFS بوو ئەم ساڵی بە چەند کات منسوور وەڵاهی کاک هیوا لە زەینم نەماوە بۆ ئێستا با سەیری کەم ئەگەر ئەتوو لە زەین تا پێم بڵێ بەڵێ بەڵێ ڕوونەکەی کردوتە بە 4 هێندەکە 1970 هێندەکەی دەکاتە 4K و CFS بە دۆخی سینەماتیکی بەرزتر کردوەوە کە ساڵی پێ 1970 CFS بوو ڕوونەکەشی بەرز بوو بەڵام ساڵکە کرا بە 4K بڕامن داهناوەیە بەڕاستی کە تێکی زۆر زۆر تایبەتی کردووە ڕوونی بە ڕوونی بەرزت بداتە گەلێک نشیمان کە هیچ کۆمپانیایشی کە بەڕاستە بەردەستە لە ڕێی سۆفتوێرە بەڵامەوە بەڕامن ڕێگەرە قەواڵیشە بەدەستی خستەکەم دۆخەیە و دۆخی ئەکشنیشی زیاد کردووە بە ڕوونی 2.8K و 6 وێنە لە چرکەیەک ئەکشن بەمانای ئەوە دەی کە بتوانی بنمونە من و تۆ و کاک سەعاد لە شوێنێکین بمانەوێت کورتە فیلمێک دروست بکەن تا فیلمەکە ها لە زەرچە ئەو نازانم بەڵام شتوانێ بۆکۆ سوودلێبینی وەکو کامێرە کە بەڕای من لەوانەیە هەر وەکو نزیک بکاتەوە بەرە دۆخی ڤلۆگ کە بە ناوی ڕابردوو ئەکشنوت ئەوەی دیکەشیان کامێرای سێلفێکەش کاک سەعاد ئاماژەی پێدا هەم بەشی دوایان بەش شتەوە زۆرترین لەم گرنگی پێدرا بۆ لەولای دوێنە شوێنە تاریکەکان کە بتوانێت بە ڕوونی بەرز بداتێکە ئەمە ژوا دەکات کە قەبارەی پێکسلەکەشی بەرز بێتەوە و کەمترین نوێز لەسەر ڕوخسار و پێستمانە بەدەر بکەوێت وازگە لەمەش لە ستابلایزەری زۆر سەرنجیان لەسەر بوو بەڵێ بەڵێ ئەوەگاماژەم پێدا کاک مەسوور نەوەی دۆمی IBAC بەکارهێنا زۆر پێشکەوتوە ینی تەرکیزەکەی ئەپڵی ئەو ساڵ زیاتر لەسەر ڕوونما و لەسەر کامێرەکەی بوو ئەگەنا دیزاین و شت زۆر دەستکاری نەکراوە گۆڕانکاری گەورەکەش هەر لەو دوی کراوە و پرۆسەریش لە لایەشی دابنێ باترێکەکەش دارێ دیار نییە کۆمپانیا ئەپڵ بەخۆت دەزانی باترێکە دوایە دێمە سەری هەندێک زانیاریشتیان کۆ کردوتەوە لەسەری بڵێ هەل کامێرا ببینن کە بچینە سەرەویش کە گۆڕنی شێوازی فلاش بوو کە کردوێتی بە تروتۆن بتوانانی شێوازی کە فلاشەکە گۆرە بۆ دوور بۆ نزیک بە پۆرتری بۆ وێنێشە و ئەمە زۆر زۆر گرنگە لە فلاشدا هەبێت نەگوەرە ئەوانەی ئەندروید کە زیاتر جەختەکەن و لەسەرەوەی کە بۆ وێنێشە و سنسەرەکانیان بەهێز بکەن بەڵام ئەوە هەستاوە باوەی کە بتۆ بتوانێت سوود لە فلاش وەربگری بۆ وێنە پۆرتری یاخود بۆ وێنێشەوەکاندا ئەوەش هەر سەربارە بە کامێرەکان بە زۆرتری دیتەل بۆ ئێمان خستە ڕوو
کاک مەسوور ئەگەر بچینە سەر تەوەی دواتر پێما بڵێ. وەڵای کاک ئەگەر ببینە سەر باسی باتری ئەم جارە باتری بزانین چی کردیە لە باتری هیچ شتێک دیار نیە تا ئێستا کاکی بەڵێ باتریەکەی بڵێ هەندێک سەرچاوم بینی کە ئەمەی خست بەڕوو هەر لە زنجیرەی 11 پێداات بوو هەتاوەکو زنجیرەی 14 پرۆ ماکس کە ئەوەی خستوتە ڕوو 1 ساعت زیاتر خۆی دەگرێت لە چاو آیفۆن 13 پرۆ ماکس بەڵام بەڕای من لەوانەیە هەمان ڕێژە دابنێتەوە کە بەم ڕۆشنایە بەرزەوە بەم ڕوونایە ما بڵێن بە ئازبەرزە پێشکەش بڵانێ قەبارەی باتریێکی هەبوو هەمان ساڵات بەڵام ساڵە ڕابردوو ئێستا کە آیفۆن 13 پرۆ ماکس و بەرە منافسی موبایلەکانی 2020 دەکات ئەوە ڕاوسەرنجی من بوو کە بڵێم 1 ساعت زیاتر خۆی دەگرێت ئەوەش بزانی کە 14 پرۆ 14 پرۆ ماکس جیاوازێکی باشیانە لە ڕووی باتریەوە کە ئەویان خست بێت ڕوو کە 29 ساعت بەوەکیان 23 ساعت بوو دەپێ بەکارانی بڵێم ڤیدیۆ بوو ڕسم بوو گۆرانی لێدان بوو ئەو شتانە بوو بە سۆشیال میدیا کردی بڵێنەوە 29 ساعت 1 ساعت زیاتر بوو بەراورد بە 13 پرۆ ماکس بەڵام تاکو مانگەکانی داهاتوو دەگاتە دەستمان و ئێمەش تێست خۆمان لەسەر دەکەین کە بەس شێوازێک فەرموو کاک مەسوور ڕاوسەرنجی خۆی لەسەر باتریەکەی باتریەکە وابزانم توانای باتریەکە هەر 20 واتە بەڵێتوانێ ئاتوانێ بەرگای بنەوەکەی 20 واتە و بە 30 خولەک تاکو 150 بەرگاوی دەبێتەوە و زۆربەی سەرچاوەکان ئاماژیان بەوە دەدا کە توانێ باتریەکەی ئەوە توانێ بەرگای بوونەوەکەی دەگاتە 30 واتەوەوانە بەس دیارە شتەکە وە نەبوو هەر ساڵ بڵێ ئەوەش بخەمەڕ ساڵی ڕابردوو کە 12 پرۆ ئەوە 13 پرۆ ماکس بەش پشگیری 20 واتی دەکرد لەلایەن خودی کۆمپانیایەوە کە 20 واتەکەشی بۆ دابین کرابوو بەڵام ئەپڵ وای گوت کە پشگیری هەتاوەکو 27 وات دەکات بە نافەرمی بێ یاخود بە نافەرمیەکەی مەبەستی ئەوەیە کە بتوانێت لە ڕێگەی کۆمپانیای جیاوە بۆ دابینکەکە 27 واتە بەڵام ئەم ساڵش کە خراە ڕوو زۆرترین ئەوڵەکان کە کرایە بە 30 کاک محەممەد کاک محەممەد دەڵێ 30 وات محەممەد سەردار وڵی لە سایتیش کۆمپانیاوە قسەویە ئەم ساڵ بیتە هەواداری ئەپڵی کاکەوە لە سایتی ئەپڵ ئێستاوەکو ئاماژەی پێ دەدەم لەسەر نووسراوە 20 وات لە ڕێی وایارەوە لە ڕێی ماکسیفەوە وایرلس چارجینگی مایکس 15 واتە وایرلس چارجینگەکەی دیکەشی 7.5 واتە ینی ئەوە بەڵێ کیوەکەی کە لە سەستان دەکەیدا قسەی فەرمی ئەپڵی اینجا قسەی پێگەکان و ئەوکانی تریش نازانم قسەی ئەپلی پێم سەنەترە لەوەی کە پێگەیەکی تر بێ بڵێ نا ئەوەندە واتەیە قسەی ئەپل کە دەڵێت 20 واتم داناوە تەواو 20 واتە بەڵام تۆ دەتوانین لەو لاوە 30 واتەکەش بودانێ پشگیری دەکات و خێراتر بەرگای دەبێتەوەش کە بڵێم بزەی شتێکی وانەیە کە بڵێم زۆر سەرنجی بخینە سەر و باسی لێ بکەین هەر ئەوەندەیە کە بەجیا بۆی دابنێوی ئەڵڵا ئێستا لەوانەیە کۆمپانیای شامی بۆی دابین کات کۆمپانیاکە بۆی دابین کادیان هەر کۆمپانیایەکە توانین بدابین یا لەو توگارانەی بازاڕی دینوێ کاڵکاوانە هەر کۆپی ئۆریژیناڵن کاک ساڵ هیچ سەرنجدەبینەکەت هەیە لەسەر بارگاوی باتری وڵی ئەوەی لەسەر باتری و بەرگاویکردنەوەکەی ما بێمە ڕای خۆم حەزەکەم بڵێن بەڕای خۆم ماوەی بەرگاویکردنەوەکەی هەرۆکو خۆیمێنێ چونکە شارجارەکەی هەر 20 واتە بەڵام بۆ بەرگەگرتنی باتری من تەسەورەکەم زیاد بکە بە بەراورد بە زنجیرەی آیفۆن 13 چونکە ئەگەر تەنانەت ئەگەر توانستی باتریەکەیشی هەرۆک خۆی ما بێتەوە ئەم ساڵ شیپی ئەیشنازە باوێنێکی بەکارهێنەوە و ڕماکەشی LTPO نەوەی دووەمە 4 نانۆمەتری ئەم دوانە هەردووکیان وەزە کەمتر سەرفەکەن بۆ ئەم تەسەورەکەم باتریەکەی زیاتر بەرگە بگرێ بەڵێ وەڵامیش خستمەڕوو کە لەوانەیە هەمان ڕێژەی باتری لە خۆ بگرێت ئەزار چیپسێتەکەی هاوکاری بێت یاخود ڕووناکەی هاوکاری بێ و جارێ دیارنە هیچ شتێک کەرێ دیار نەبێمەش تەقە لە تاریکێ ناکەین ئەوەی دواتر کاک بە سوریتمە باسکەی بابچینە لای کۆمنتەکان کاک محەممەد سەردار دەڵێ خۆشەویستان سنگەرم گواستۆتەوە ببوورە خاوەشکۆ کاک سەعەدەوە خیانەتی لێ کردی ئەوە شتێکە ئیتیادیە چونکە ئێستا کە ئەپڵ دوێنێشەوە کۆی کۆنفرانسی هەبووە ئێستا هەموو سۆشیال میدیا و هەموو میدیاکان ئەوەی کە بەدوای هەواڵی مۆبایل و تەکنۆلۆژیا بگەڕێ هەمووی بۆ هەر بۆ باسی ئایفۆن 14 ینی حالیان تەنانەت باسی هواوی مەیت 50 ناکرێت کە ڕۆژە پێشتر هەموو باسی ئایفۆن 14 ینی وای کردووە خەڵک مۆبایلەکان تری لەبیر بشێتەوە بەڵام من بۆز ئاوا نامێنێ ینی تا ماوەیەک تر دوایەوە
ئەمتر دووبارە کۆمپانیەکانی تریانە ناو تر واکە کە ئەوانەی کە بە زمانی خۆمانەڵی دەفع بوون بۆ ئایفۆن هەستەکەم وا نەمێنن وڵا کاک محەممەد کە چۆتە ئەمرا سوکانەکەی بادا نازان بەغڵە بە تایاتی تۆرچوت ئەمریکای تێناگەم لەنگە سەگەرەکانی باستەوە ئەلا ئەمریکەش سوودەکەی بۆ بڵێ کاک مەنسوورە منێ خاڵێکی ئێستا بینە سەری دەرچەی سیمکارتە کە سەرەتا وایان زانی کە بۆ هەموو وڵاتان دەرچەی سیمکارت نامێنێت دەرچەبی بەڵام ئەوەی بێ دەرچە بیت تەنیا بۆ ئەمریکا کە دەتانن کاک هیوا ڕوونکردنەوە لە سەویش بدەیت دواترش دێنە سەر نرخەکان و دوایەوەشانی ئاوە 16 بەردەست دەبێت و کۆتای بەلایڤەکە دێنی ڕەحمەتە دەبی کاک مەسوور لەو مەوزوعیدا کە بڵێن بێەوەی فەرمووت نهێشتنی دەرچە بوو کە ئەم هەواڵە غەڵە هەڵە نەبووم ساڵ 2019 خوێندبەوە کە دزە پێکەراکان دەنووسن ئایفۆن بە شێک دەرچەکەی هەر نامێنێ وەکو بە فیزیکەڵ نامێنێت کە دەرچەکەی دەبێن و سیمکارتی بخیتە سەر ئیش بە سیمکارت کرد بەڵامەوە دەبینی لە 2022 زیاد کرا کە دزە پێکەرەکانن نازانم سەریا سەر لە فڕدەشیێنیا هەر بۆ خۆت بەناوبانگون ئەو شتانە دەکەن بەرحاڵ کامای خستە ڕوو بەڵامی سەر بکە گۆچیانەکەم کۆمپانیەکە بیکات کۆمپانیای ویڤۆ بەڵام نەیکرد هەر ئەپڵەکە کردی کە بە هیچ شێوەیەک دەرچە لە خۆ ناگرێت دوانە ئیسیمی یاخۆبن ئەلکترۆنیک سیم لە خۆ دەگرێت بە شێوەی بڵێم هەوای هەر دیار شاهدی ئەلکترۆنیک سیمەکە هەوایە و لە خۆی دەگرێت 5G 4G بەیەکەوە یاخود دوانە 5G یاخود 4G 5G بەجیابێت ئەوە دەبارێت بەڵام بە وڵاتەکانی ترکە بڵێم هۆکۆنگە یابانە وڵاتە عەرەبیەکانە بەریتانیا ئەوە کە بڵێم زۆرترین خەواڵی لەسەر بێت کە دیدەنیم کردبێت دەرچە لە خۆ دەگرێت بەڵام دەرچەی چۆن یەک سیم و ئیسیمە یاخۆ بڵێم دوو سیمەوە ئەوە بەڵێ بە بڕوامیش بۆ وڵاتە عەرەبیەکان هەردوو سیم بەردەست دەخات کە بتوانین دوو سیمیش پێ بکەیت دوو سیمی فیزیکاڵی ئەوە ڕاستانی زیین بوو لەسەر کاک سەعات فەرموو کاکی وایەک دەقا بۆ وڵاتە عەرەبیەکان ئاگادار بە دوو سیم بەردەست ناخرێت لە هیچ وڵاتی کارتۆن عەرەبی هەموو یەک سیمی ئیسیمە یەک سیمکارتی کوتکەکان وەشان دەڵێ وڵاتە عەرەبیەکان یەک سیمکارتی ئیسیمە ئەوانەی لە هۆنگ کۆنگ و چین و وڵاتەکانی تریش بەردەست دەبێت ژاپۆنوانە ئەویان دوو سیمە و زۆربەشیان ئەکتیف کراون ئەوانی سەرەتا دێنێرە وی لە هۆنگ کۆنگ دێتە ئێرە زۆربەی زۆریان ئەکتیف دەکرێن ئینجا دەنێرە کارتۆن عەرەبیەکانیش وەکو سەرەتا ئەکتیف ناکرێن و بەبێ ئەکتیڤی دێتە بازارەکان بەڵام یەک سیم ئیسیم دەبێت ناخۆشەوە لاوەس لەنگەرەکان واستەوە وەکوێک محەممەد سەردار کە بڵێ بەشەوەی دیکە بخێنە بازار وەڵام تێڕامانە جێگلەیشە بەڕاستی ئەگە بینە سەر نرخەکان عەرەبیەکانمان نەزانتر بوو نرخەکانیش پاس بکەیت بەڵێ جاگە حەز لێ درێژی زیاتری دێنێ کاک سەعات باسی دەرچەکانی نەکە جانازام هەڵاو ڕات سەرنجی وەڵی ڕاکەمەوەی کە ماشەڵڵا ئەپڵ دەستێکی باڵا هەیە لە لابردنی دەرچەکانە هەموو جارێکم کۆمپانیای خۆیەتی و دوای هەموو ئەندرویدەکانی شاوی لەکەن بەڵام بەڕای من ئێستا هەر نەک تەنانەت عێراق و ئەم وڵاتانی تریشکە دواکەوتوترین لە شاو ئەمریکا و ئەوروپا بەڵام بەڵگوێر ئەوروپاش پێشتا ئامادە نییە بۆ ئەوەی کە دەرچەی سیم بە یەکجاری لا ببرەیان هەمووی بکرێتە ئیسیم مەگەر ئەپڵ ئەگەرەوە بکە خەڵک تووشی زەحمەتیەکە بەڕاست بەڵێ لە کۆتاییدا هەنەشتی کەمە باسی لێ بکەین بچینە سەر ئەوەی کە نرخەکان هەروەک ساڵانی ڕابردوو بوو کە زۆرترین باس و خواستی لێوە دەکرا کە دەگوترا $100 گرانتر دەبێت هەندێک یوتیوب بەناوی یوتیوبەرش هەم لێرانەوە هەڕەشان لێ دەکەم ناوی زڕانیان دەکەم کە بەناوی یوتیوبەر پۆستی کرد بۆ کاکە $100 گرانتر دەبێت ئەو بینێرەشی لە خۆ فقر کردووە بە فێکیش هیچ وانە بوو بەڵام هەر هەمانی زنجیرەی پار و پێراری دانابی و خلاص کە ئەوەش کە بڵێم جێی باس و لێرە باسی بکەین کە خلاص سعی دەخۆ بەڵام ئێرانەش بخوا ڕەحم بکە خوا لە کوردستان کو دەبی نرخەکانی کوردستان کاکیوە با من ئاماژەی پێدەم ئەو نرخانە وەکو سەرەتا لە ستۆرەکانی ئیمارات لە ستۆری فەرمی ئیمارات کە ئەپڵە بۆ 128 گیگابایت $1285 دەبێت بۆ 256 $1395 دەبێت و بۆ 512 گیگابایت $1625 دەبێت بۆ 1 تێرابایتیش $1859 دەبێت ئەو بەنسبەت ئایفۆن وەکو سەرەتا زۆر ئیوێ دێتە ئێرە بە بێگومانیش ئەو نرخانی ئەگەی وڵاتەکانی تریش بێتە ئێرە لەسەر پێوەری نرخی ئیمارات جێگیر دەکرێت
ولا زۆر ئەو نرخی ئەپل ڕایگەیاندووە ئەو نرخی ئەپل ڕایگەیاندووە کە 999 دلار دەست پێ دەکات بۆ ئایفۆنی 14 پرۆ و 1999 دلار بۆ ئایفۆنی 14 پرۆ ماکس ئەم نرخە تایبەتە بە ئەمریکا و بە کەنەدا وڵات بۆ وڵات جیاواز دەبێت بە پێی ئەو باجەی کە لەسەر ئەو وڵاتەیە ئاش بخەر و کاک بەسوور کە کورد بالەوەی بێتە دەرەوە کە بڵین هەر وڵاتە و هەموو یەک سعر بینە هەموو یەک سعر نییە ئەمە کۆمپانیا بڵێم شامیوانە نییە بڵێن یەک سعر بی تێگەی لەمە بەستم باڵە ئەم هەردوو بەرهەمەکەش لە ڕۆژی 16 بەردەست دەبن بۆ فرۆشتن لە لەخەکانی ئەپڵانی لە 16 ئەو مانگە بەردەست دەبێت دوای تقریبا 8 ڕۆژی تر بەڵە 8 ڕۆژ بەڵە ئەوڕۆ پریۆردەر بوو بەڵە شازدەی مانجش دەخرێتەوە شت خستەرەوە کە هەر وڵاتە سعری خۆی دەبی کە بەستن بوو نرخی تایبەتی خۆی دەبی و ئەوەی ماوەتەوە ئاماژەی پێدەین iOS 16 کە خەڵک زۆر پرسیاری دەکرد ئەویش لە 12 ئەم مانگە بەردەست دەبێت بۆ سەرجەم بەکارهێنەرانی بەرهەمەکانی ئەپڵ بۆ بەرهەمانی کە پشتگیری دەکات نەگەڵ بەرهەمانی کە پشتگیری ناکات بەڵێ هەلا ئایفۆن SE تا بڵم لە ئایفۆن 8 بەرەوسەرەوە کاک مەسەر بڵم زۆر درێژەی نەدەینێ ئایا بڵم ڕای تو چییە کە لەسەر ئەوەی ئایا 13 پرۆ یاخود 13 پرۆ ماکسەکانیان بکەن بە زنجیرەی نوێ یاخودنا وە لەبەرچش ئەمن پێم وایە گەورەترین گۆڕانکاری ئەپڵ کە بیکات ساڵی داهاتووە ئەگەر پێویست نییە ئەگەر زۆر زەرور نییە ئەگەر زۆر پێویست نییە بە زەرورەتی نازانم کە ئێستا ئایفۆنەکەت بگۆڕی بۆ ئایفۆنی 14 پرۆ ماکس یان 14 پرۆ دەتوانن ڕاوەستن بۆ ساڵی داهاتوو لەبەرەوەی بۆچی بە زۆربەی ئەگەرەکان ساڵی داهاتوو دەرچی تایپسی زیاد دەکرێت و هێزی بارگایکەرەوە جوانە بەڵێ دەمیست ئاماژەی پێ بدەن بووە زۆربەی سەرچاوەکان ئاماژەوە دەدەن کە گۆڕانکارێکی گەورە لە دیزاینیش دەکرێت ساڵی داهاتوو و من وەکو خۆم ڕەوەکو ڕێی خۆم زەرور نی ئێستا بیگۆڕی پێویست نی ئێستا بیگۆڕی ئەگەر ئایفۆن 13 یان 13 پرۆ ماکس یان 13 پرۆتەیە پێویست ناکە بیگۆڕێت چاوەڕێکە تاکو ساڵی داهاتوو گۆڕانکارێکی گەورەت بینی ئینجا مۆبایلەکە بگۆڕێت جوانە تێکش کاک سعات فەرموو وەزەورە لێمانە ناوی کاک سعات وا بزانم خەتی نەماوە کاکە تۆ دوا سەرنجت بڵێ کاکی وا کۆتایی بە لایڤەکە بێنین بەڵێ سەرنجی میژەوەگەوت پێدا سەرنجی بڵم جیاوازە لەگەڵەوە هاتەوە دوای بەبێەوە بکە وڵی سەرنجی من لەسەرەوەی بوو خاڵی جۆپەری باشی زیاد کردووە لە بەراورد بە زنجیرەی خۆی کە هەمومان ئاماژە پێدا و قسەکان توشتەواوە کە ساڵی داهاتوو من پۆستێکم ساڵی پار کرد کە 2024 یاخود 2023 ئەپڵ لە ئایفۆن 15 ئەوە زیاد دەکات کە زوو بتوانانی زوم ئۆپتیکال 5x بەردەست بات 5x نەک 3x کە ئێستا بەردەستە یاخود ساڵی داهاتوو یاخود 2 ساڵی داهاتووتر زیادی دەکات کە زوم بتوانانی 5x زوم بکەیت و دیجیتالەکەی بێت بە 5x بۆ تایپسی کە تایپسی گەلە زەرورە بۆ ئێستا بەڵام هەر لایتنگەکەی داناوەتەوە بەڕای من شتێکی ناخۆشە و خاڵی لاوازی دەزانم کە داینە ناوە خاڵی لاوازی دیکەژەوەی کە کێشی گەلە زۆرە کێشەکەی 240 فرامە کامش دەگەێتەوە بۆ سەرەوەی کە ڕۆپۆشێکی سێڕامیک لە بەشی دوا و پشتەوەیدا لە خۆی گرتەوە ڕۆپۆشی سێڕامیک نەوە گۆرە لا گڵاس و کامەرەکانیشی گەورە کردووە بەڵێ کامی گرنجەکەشی گەورە کردەوە بەڵامەوە باشە کە هەمان بڕی گرامە بەراورد بە ساڵی ڕابردوو کەمە دوو خاڵی لاوازی لێ دەگرن نرخەکەش هەلێ گەڕاوەجی باز نییە ماڵی فەقیر نییە هەرچی دەربارەی یەک شتی تریشە کاک محەممەد سەردار نووسیوێتی بە ئاماژەی پێدەین لە ماڵپەڕی ئەپڵ بە شێوەی قست مانگانە بە 42 دلار دەتوانی بیکڕیت بۆ ماوەی 24 مانگ دەتوانی بە قست ئەو شتە بدەیت بەڵام لێرە شتە بوونی نییە بەهۆی ئەوەی کە ستۆری فەرمی و مەدار کۆمپانی دایک لێرە نییە بریکار هەیە دابشکەر هەیە دابشکەری فەرمی بەرهەمەکانی پڵی بەڵام بریکاری فەرمی و مەدار کۆمپانی لێرە نییە ناخۆش خەڵک بتوانێت سودمەندبی لەم ئۆفەرە و ئەو سعرانش کە باسم کرد کە هەم 42 دلارەکەی و هەم بۆ ماوەی 24 مانگە کە بە قەست دەدرێت ئەوەش تایبەتە بە وڵاتی ئەمریکا و وڵاتانی کەنەدا بە وڵاتی کەنەدا جار خۆیەوە کردەوە کاک سعات نەما تا چی دیکە نەما باسکەم بڵم کۆتاڕایەکەمیش کە بڵم پفڕا بەڕای من ئەگەر پارەت زۆرە نانی بڵم حەزت لێبی گۆڕبی گۆڕە بەڵام ئەگەر نیشتە ئۆقرەت گرتووە مەی گۆڕە کە
لە ساڵێکی وەزە داهاتوو بیکەیت بە آیفۆن 15 زۆر باشتر و ڕێکترە بەڵام ئەگەر پارەت زۆر حەزیش لێ شتینە تاقی بکەوە بیگۆڕە ئەو ڕاست سەرنجیم لەسەرەوێ جادی کەشی چکە نەما کات منسوور باسی لێوە بکەین هیچ دیتکەمان نەماوە لێرە کۆتایی بە لایڤەکەمان دێنین و بەڕاستە خۆکەمان دێنین کاکەیوا دەست چاوت خۆشبی لەگەڵمان بووی بۆ سەرنج و تێبینیەکانت ماندوومان کردی و هەروە کاک سعدیش کە لە خەت نەماوە چای ماز دەکەین ئەویشمان ماندوو کرد و دیارە هاتەوە کاک سعد کارەباتۆ کاسا کارەباتۆ ئەو شو لێمان بووە کاگەوە کاگوساما بەرحاڵ با با لایڤەکە زۆر نەچێشێت هاوڕیان ئەم لایڤە شێرکن بۆ زۆرترین کەس سوودی لێ ببینێت و ئەوانەی نەشاندی تۆ دواتر بتوانن سەیری بکەنەوە تا ڕاستە خۆیەکی تر بەخواتان دەستپێرین و خواتان لەگەڵ و ئەو لایڤەش لە یوتیوبدا دواتر لە یوتیوب دای دەنێن و لێژ ئەپلۆدی دەکەن و ئەوانەی نیاندیت دەتوانن لێ سەیری بکەن و تا لایڤێکی تر و ڕاستە خۆیەکی تر بەخواتان دەستپێرین و خواتان لەگەڵ ئەمانەتی خوای بن